بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە خۆشەویستان خۆشحاڵم کە خوای پەروەردگار دەرفەتی داین و جارێککە بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستانم لە ئێستاە قسە زۆر لەسەر بابەتی نەتەوەی پرسە نەتەوەی و هەروەهاوەی کە پەیوەندی بە ئایندەی ئێمە و هەروەها پرسی دەوڵەت و نەتەوەوە هەیە. واتە لە ئێستا شتێک دەگوترێت کە گوایە ناسیۆنالیزمی کوردی برەوێکی گەورەی کردووە و هەروەها بەردەوام قسە لەسەر پرسی بابەتە نەتەوەیەکانەکە بابەتە نەوەتەوەیەکان کە پەیوەندی بە چارەنووسی هەمومانەوە هەیە. دەمانەوێت گفتوگۆی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز بەرپرسی تۆڕی میدیایی کۆمەڵ بەڕێز کاک حاجی فاروق قسەکردن بێ لەسەر ئەم بابەتە، چونکە ئێمە ئەزانین بەر لە ماوەیەک بەڕێزیان بەشداری کۆنفرانسێکی گەورەی کرد لە ئێران و لە ناو ئەم کۆنفرانسەیە وتارێکی هەبووە، لە ناو وتارەکەیە بابەتێکی نەتەوەی باشی پێشکەش کرد کە قسەکردن و لەسەر ئەوەی ئەگەر قسەکردن لەسەر کورد بەمانای ئەوە بێ کە کورد خۆی خاچی هەیە، زمانی هەیە، وەڕەوە واقعی هەیە، ئەمە خوای پێی بەخشیوە کەس ناتوانێت منەتی بەسەرا بکە. وهەروەها قسەکردن لەسەرەوەی ئەگەر کورد ڕۆژە لە ڕۆژان بێوێ بە مافی چارەنووسی خۆی بگات و هەروەها داوای جۆرێک لەسەر بەخۆی بکات، دیسان جارێککە قسەکردن لەسەر ئەوەیە کە خۆی ئەتوانێت ئەم چارەنووسە هەڵبژێرەوە مافی خۆیەتی کە قسە لەسەر ئەم چارەنووسە بکە. دەمەوێت گفتوگۆی ئەم جارەمان لەسەر ئەم بابەتە بێت کە بەڕێزیان پێشکەشی کردووە لە ئەو مناسەبەتەیەوە لەو کۆنفرانسەیە. سوپاس بۆ تۆ بەڕێز کاک حاجی فاروق کە فرسەتت داین، ڕێگەت پێداین کە ئەم بابەتە ئەگەر چی لە ڕابردووە لە کەناڵی ئاسمانی پەیام و هەروەها لە هەندێک کاناڵی تریشا بڵاو بووە، بەڵام زۆرتر پێویستی بەوە هەبوو کە شرۆڤە بکرێت و قسەی زیاتری لەبارەوە بکرێت. سوپاس دەکەین. سوپاس بۆم دەرفەتە. لە کۆنفرانسی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی ئیسلامیەکانە کە وازام ئەمساڵ لە مەشهەد کرا و ئێمە ئازانی کە ئەم کۆنفرانسە چۆنەڵی دەستگا و دامەزراوەی ئێلامیێکی زۆری تایە، وەروەها ساڵانە ئەم باوا بڵێن بە جۆرە لە جۆرەکە ئەم کۆنفرانسە ئەکرێت و پرسی زۆر گرنگی تیا باسەکرێت. چۆن بوو بەڕێستان ئەم ساڵ و تارێکتان هەبوو؟ لە ساڵانی ڕابردووە کەمتر دەمان بینی کە کورد بە زمانی کوردی بتوانێت لە یا مشارەکەی هەبێەوە و تاری خۆی هەبێەوە. پێشم خۆشە لە سەرەتای ئەوم پێ بڵێ چۆن ڕێگە درا کە تۆ بە زمانی کوردیش ئەم بابەتە پێشکەش بکەی. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕێزم بۆ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە ئیتیحادی ڕادیۆ و تەلەڤیزیۆنە ئیسلامیەکان یەکێتیەکە لە زۆربەی وڵاتانی ژیانی ئیسلامە. هەر کەناڵێک کە باگراوندێکی ئیسلامی هەبێ ئارەزوومەندانە دەتوانێت لە ناوە ئیتیحادیە گەر داوا بکە بێتە ئەندام تەیە. ئێمە وەکو کەناڵی ئاسمانی پەیام چ لەو ئیتیحادیە چ لەو یەکێتی ڕادیۆ تەلەڤیزیۆنە ئیسلامیە جیهانیەکان ئێمە تیا بەشدارین کە نزیکەی زیاد لە 200 کەناڵی تەلەڤیزیۆنی و ڕادیۆیی و ئاژانس و بڵین تۆڕی میدیاییە. ئێمە جگە لەوەش لە ڕادیۆ تەلەڤیزیۆنە عێراقیەکانیشا بە هەمان شێوە ئەندامین. دیارە ئەو مؤتەمەرە کە ئەمساڵ قەرار بوو لە بەغداد ببەسرێ، ئامادەکاری تەواوی بۆ کرابوو، بەڵام بەهۆی بارودۆخی ئەمنی و بەهۆی شەڕی داعش کە لە ناو عێراقا هەیە گوازرایەوە بۆ مەشهەد. دیارە مەشهەد شارێکی گەورەی ئێرانەوە گرنگی تایبەتمەندێتی خۆی هەیە لە لای ئێرانیەکان. ئەم ساڵ کۆنگرە و مؤتەمەری نۆیەمی بوو. لەم مؤتەمەرە کە دەتوانم بڵێم جارێکی کە بەرپرسی یەکەم ئەمینداری مؤتەمەرەکە یەکێتیەکە هەڵبژێرایەوە و مەجلیسی ئالای بۆ هەڵبژێرایەوە، بۆیە بە گرنگەوە سیر دەکرا چونکە ئەمە ساڵی دەیەمی یەکێتیەکە بوو و نوێیەمین کۆبوونەوەی بوو. لە مؤتەمەرە ئێمە دیارە ساڵانی ڕابردووی ژوا بوو، هەر کەس بیویستایە وتار بدا ئارەزوومەندانە تەقدیمی دەکرد، بابەتی وتارەکەی باز دەکرد کە من دەمەوێت لەم بوارانە باس بکەم، ڕێگەی پێدەدرا و بەپێی هەلومەرجەکە قسە بکە. لە ساڵانی ڕابردوو لەبەرەوەی کە منافەسە و کێبەرکێکی ئەوتۆ نەبوو، ئەگەر بە باشمانزانی بوو بێ ئێمە لە هەنێ بابەتا قسەمان کردووە، پێویستیشی نەکردەوە
بکرێتە ئیعلام و بدرێتە ئیعلام چونکە پەیوەست بووە بە کاروباری ئیعلامی و میدیاییەوە و زۆر پرسەکە گرنگ نەبووە. بەڵام لە ئەم ساڵدا لە ڕۆژی دووەمی مؤتەمەرەکە دیارە باس لە ئەو مەترسیانە کرا کە لە عێراقدا ڕوودەدەن لە پاش کۆتایی هاتن بە داعش. لە بەشی دووهەمی کۆبوونەوەی ڕۆژی دووهەمی سەر لە بەیانیە چەند کەسێک بانکرابوون کە ئەوان هەمویان عێراقی بوون قسەیان لەسەر ئەو تەحەدیاتانە کرد کە ڕوبەڕووی عێراقیەکان دەبێتەوە لە دوای شەڕی داعش. زۆربەی هەرە زۆری بەشدار بووان چ ئەوانەی لەسەر مەنەسە وتاریان پێشکەش کرد چ ئەوانەی کە لە پاش ئەوان مداخەلەیان کرد تا ئەندازەیەکی زۆر هێرشیان کردە سەر کورد وەکو نەتەوە هێرشیان کردە سەر ئەو پلان و بەرنامەیەی کە بەشێک لە لایەنە سیاسیەکانی کورد پلانیان بۆ داڕشت بوو بەوەی کە ڕیفراندۆم بکرێ و گشتپرسی بکرێ ئەوان ئەمەیان بە مەترسیێکی گەورە بۆ ئایندەی عێراق بۆ یەکپارچەیی خاکی عێراق دەزانی تا ئەندازەیە کە ئەوان سنووریان بەزان بەوەی کە بێڕێزی بەرامبەری کورد بکەن کورد بشوبهێنن بەوەی کە نەوەی جنۆکەیە بە تایبەتی کە یەکێکیان لە پێگەیەکە وتارێکی مهەنەد سعدیدا بەزاند بوو کە نووسەرێکی عێراقیە کە ئەمە لە ژێر سەردێڕی ئەکراد العێراق ئەحفاد الجنی ظەلەمەهم الئینسان زۆر بێڕێزی تیا بوو بۆ کورد پاشان کوردیان بە دەوڵەتی ئیسرائیلی دووەم دەشوبهان ئەگەر سەربەخۆی هەبێ و بێتە دەوڵەتێکی سەربەخۆ وە چەنەها قسەی کە بەشداربووان ئاماژەیان پێکرد ئەمە هۆکارێک بوو کە لەسەری ئێمە واجب بکە و بە واجبی سەرشانی خۆمانی بزانین وەکو تاکێکی کورد وەکو پرسێکی نیشتمانی و نەتەواتی کە ئەوەش بە بەشێک لە دینداریەکەمان دەزانین کە دیفاع لە مەظلومیەتی کورد بکەین و ڕوبەڕووی ئەوان ببینەوە کە ئەوان زۆر باشە دێنە سەر ئەو بابەتە لە نەدووەکانی ئایندا بەردەوام زۆر باشە. بەس تۆ لە سەرەتای وتارەکەتە بە زمانی عەرەبی ئەڵێی ڕەنگە وا پێویست بووە کە من ئەم وتارە بە زمانی عەرەبی یا بە زمانی فارسی لێرە بخوێنەوە بەڵام خۆشەویستیم بۆ زمانەکەم بۆ زمانی کوردی وام لێکا کە لێرە بە زمانی کوردی قسە بکەم. ئەمە پامێک بوو واتە سەورەکەی کە تەنانەت بە زمانی کوردیش گەیان ینی مەبەست دەوە بوو کە بەکارهێنانی زمانی کوردیش لەوێ بریتی بوو لەوەی کە تۆ پەیامێکت پێویستە بە زمانی کوردی ناوەڕۆکی ئەم پەیامە بگات. چەند فاکتەرێک هەبوو کە من دەبوو بە کوردی قسە بکەم. یەکێک لەوانە دەبوو بۆ ئامادەبوانی بسەرمێنم چونکە یەکێتی رادیۆ تەلەڤیزیۆنە ئیسلامیەکان پێگڕۆ و پرۆگرامێکی هەیە تەنها مەحسوب نییە و تایبەتمەند نییە بە زمانی بە ئەوانەی کە نەتەوەی عەرەبن یان ئەوانەی کە فارس و ئێرانین بەڵکو ئیتحادی رادیۆ تەلەڤیزیۆنە ئیسلامیەکان وادانرەوە کە هەموو کەناڵە ئیسلامیەکان بتوانن تیا بەشدار بن. بۆیە کاتێک کە من هەستم کرد خەریکە مەحسوب دەکرێتە کە ئەمە یەکێتی تەنها ئەوانە بێ کە زمانی عەرەبی بەکاردەهێنن یان هینی ئەوانە بێ کە زمانی فارسی یان نەتەوەی کە بەکاردەهێنن ویستم بۆ ئەم ئامادەبوانی بسەلمێنم کە ئەوان لە هەڵان بەڵکو دەبێت بیریان بخەمەوە کە ئەم یەکێتی هەموو جیهانی ئیسلامە و هەموو ئەوانەیان کە باگراوندێکی ئیسلامیان هەیە و مافیان هەیە کە لە مێکێتیا ببن و بۆیان هەیە ببن نابێ ئەم یەکێتیە مەحسوب بکرێت لەسەر نەتەوەیەک یان دوور نەتەوە و نابێ مەحسوب بکرێت لەسەر مەزهبێکی دیاری کراوە. ئەوە وەکو خاڵی یەکەم. وەکو خاڵی دووەم کاتێکە هەستم کرد کە نەتەوەکەم خەریکە بێڕێزی پێ دەکرێت بە واجبی سەرشانی خۆمزانی کە ئەم دوو فاکتەرەوە هۆکار بوون بەوەی کە شانازی بکەم وەکو چۆن ئەمین زەکی لە مێژوەکەی دەڵێت تاکۆنەی فارس باسی فارسبوونی نەدەکرد تاکۆنەی عەرەب باسی عروبەی نەدەکرد تاکۆنەی تورک باسی تورکی نەدەکرد من بیرم نەکردەوە کە کوردم. منیش کاتی هەستم کرد ئەوان بەو زمانە ئەوە دەکەن بۆیە لەسەری خۆم فەرز کرد کە ئەگەر تەرجەمەش نەبێ ئەگەر وەرگێڕیش نەبێ من بە زمانی کوردی قسە بکەم گرنگ نییە تێدەگەنیان تێناگەن بەڵام گرنگەوەیە کە من بیسەلمێنم کە کوردیش نەتەوەیە کە خوای گەورە خەڵقی کردو ئەو مافەی ئەوانەیانە منی شەمە ئەو مافەی هەر نەتەوەیەکێتی لە ناوێکێتیەکەشا بە زمانی خۆی قسە بکە منی شەمە ئەوە واجبی سەرشانی یەکێتیەکەیە کە تەرجەمە پەیاکان نەگەن لەگەڵەوە شاکە ئێمە زەمینە سازیمان کردبوو
وەرگێڕمان ئامادە کردبوو هەموو زمینە سازیەکمان کردبوو بۆی پەیامەکەمان وەکو خۆی بگا و بە گوێی ئامادەبووانە بگات. زۆر باشە کەواتە ئێمە ئازانی کە لەو کۆنگرانە هەمیشە تەکنیکێکی بەهێز هەیە بۆ وەرجێڕانی زمانەکان. دەمێ بزانم ئایا لەو کاتەیە کە تۆ بە زمانی کوردی وتارە خوێنیتەوە ئایا وەرجێڕ لە باوا بڵێن لە ژووری تەکنیک باوا بڵێن ئەوەی کە ژووری وەرجێڕان ئایا وەرجێڕەکان وەرجێڕی کورد کە بڵێن زمانی کوردی وەرجێڕە بە زمانەکانی تر هەبوو واتە ئەوانەی کە لێوە بوون زانیان جەنابەت دەڵێ چی یاخود دواتر ئێوە بە شێوازی وەرجێڕان و هەروەها بە پێشکەشکردنی باوا بڵێن لەسەر وەرقاوان پێشکەشتان کرد. بەداخەوە لەبەرەوەی زمانی کوردی زمانێکی جیهانی نییە و لەبەرەوەیش هۆکارەکەی لەوتان لەبەرەوەی هێشتا دەوڵەتمان نیە لە زمانەکەمان لە زۆربەی مەحفەلە جیهانیەکانە تەرجەمەی بۆ داناندرێ بۆیە دەبێت ئەو مشهور خواردنە و ئەو هەوڵدانە بۆ خۆمان بیدەین بۆیە ئێمە بۆ خۆمان هەوڵەکەماندا تەرجەمەیەکی بەڵێز کاک بێزادی مەولایی کە بەرپرسی نووسنگی تارانی کەناڵی ئاسمانی پەیامە ئەو وتەکانی منی وەردەگەڕا بۆ فارسی ئەوانەی کە لەوێت تەرجەمەیان دەکرد بۆ زمانەکانیکە هەمویان فارسیان دەزانی و لە فارسیەوە وەریان دەگەڕا بۆ زمانەکانی کە تاوان وتەکان بۆ حەوت زمانی جیهانی وەرگێڕاون ینی لە فارسیەوە دوجار وەرجێڕا بۆ وەرگێڕاون ئەوانەی کە لە هۆڵەکا بوون هەمویان تێگەیشتون بەوەی کە من کە بە کوردی قسە دەکەم چی دەڵێم و مەبەستم لە وتەکانم چییە بۆیە لە پاش کۆتایی هاتنی وتارەکەم هەمویان دەستیان کرد بە چەپڵ لێدان و من ویستم ئەوە بڵێم وتارەکەم کرد لە سەرەتا باسی ئەوەت کرد کە ڕاستەکەی کە ئەوەی ئێوە بەشێکی پەیوەندی بەو کاردانەوەی هەبووە کە هەندێک لە عەرەبە عێراقیەکان ینی بە هەستێکی زۆر شۆفێنیانە مەسەلەن باسی کوردیان کردووە یاخود باوا بڵێن بە دەعبا و دەعاجان وێنەیان کردووە یاخود تەسەووری ئەویان کردووە کە کورد لە ئێستاە ڕەنگە کە بیر لە چارەنووسی خۆی کاتەوە یاخود بیر لە سربەخۆی خۆی کاتەوە بە جۆرە لە جۆرەکان بە زۆر بە ناشنی وێناکرابێ. قسەکەم لەسەر ئەوەیە ئەوە ڕای باوا بڵێن ئەو برا عەرەبانەمان بیست کە لە عێراقا لەگەڵان ئاژین بەس با بزانین برا فارسەکانمان با بزانین ئەو کەسانەی کە لە تەنیشتمانەوە ئەژین ئەو دراوسیانەی لە تەنیشتمانەوە ئەژین فیدباچی غەیری عەرەبی عێراقی چۆن بوو لە کۆنگرەکەیە. طبعا ئەم قسەیەکە و دەیکەم و پێم وایە هەموو سیاسیەکانی کورد ئەو حەقیقەتە دەزانن ئەو وڵاتانی کە لە دەوروبەرمانن و جیهانی عەرەب بەگشتی ئێمە تا ئێستا نەمانتوانیوە دڵسافی خۆمان و نیەت پاکی خۆمان بۆ دەوروبەرەکەمان بەیان بکەین بەوەی کورد کاتێ دەیەوێت دەوڵەتی سربەخۆیی هەبێ و وەک هەر گەلێکی کە لەسەر خاکی خۆی ئازادانە بژی کارێکی کردبێ مەترسی لە دڵ و دەرونی دەوروبەرەکەیە نەهێڵێ بۆیە کاتێک کە باسی لە دەوڵەتی سربەخۆ دەکەی فارسەکان بە هەمان شێوە گومانیان هەیە و دەترسن تورکەکان بە هەمان شێوە گومانیان هەیە و دەترسن عەرەبەکان بە هەمان شێوە گومانیان هەیە دەترسن تەنانەت ئەم مەترسیەت تەنها لای عەرەبی شیعە نیە لای عەرەبی سونە تونتر لە عەرەبی شیعەیە چونکە ئەو سنوورەی کە ناوی سنووری کوردە پەیوەستە لەگەڵ سنووری عەرەبی سونە ئەوان حەساسیەتیان زیاترە بەڵام ئەو تێبینەی کە فارسەکان هەیەە عاقڵتر دەری دەبڕن تاکوونی عەرەبە عێراقیەکان لەگەڵ ئەوەی کە من نایشارمەوە کە بەڕێز ئەمار حەکیم قسەی کرد مەهدی موهەندیس قسەی کرد ئەمانە عاقڵانە قسەیان کرد لە ڕووی هەستکردن بە مەسئولیەتەوە قسەیان کرد بەڵام ناکاتە ئەوەی کە ئەوانیش ترسیان نەبێ بەڵام دەرکی سیاسیان زیاترە لەوەی کەسێکی کە بە کەمترین پلەی بەرپرسیارەتی هەیە بە شێوەیەک لە شێوەکان قسەکە کولەن ئەو ترسیان هەیە فارسەکانی شیانە بەڵام تێبینی فارسەکان عاقڵانەتر دەری دەبڕن بە تایبەتی لەو کۆبوونەوە کە ئێمە چەند ڕۆژ لێوە بین هەستمان نەکرد نیگەرانیەکیان لەو بارەیەوە هەبێ بە تایبەتی کاتێک کە تەحەداکە تەحەدا بوو بۆ ئایندەی عێراق عەرەبە عێراقیەکان زیاتر قسەیان کرد و ئەوان مەترسیەکەیان نەبوو خۆ ئەگەر ئەوانیش قسەیەکیان هەبووە ئێمە بەمان شێوە هەڵوێستمان دەبوو بەڵام کە نەبوو وەک ڕەخنەکەیش تەنها ڕەخنە بوو لەسەر پرسە نەتەوایەتیەکە ڕەخنە نەبوو لەسەر پرسە مەزهەبی و ئاینەکان ئەگەر نابێگومان لەوەشە لەوانەیە هەڵوێست و موقیفان هەبووایە بێگومان بەڵام کاتێک قەزەکە هاتە سەر نەتەوە تونیەکەمان و تەشهیر و ناوزڕانەکەمان لە ئەو برادەرانەوە بیست کە ناسنامەی عەرەبی عێراقییان هەبوو کەواتە کاک حاجی لێرەوە ئەم پەیامەمان پێگا کە بۆ سیاسەکانی ئێمە زۆر گرنگە کە بزان فیدباچی بە ئاوا بڵێن ئەم
پرسی نەتەوە یەک و هەروە پرسی سربەخۆی و زۆرجار ڕیفراندۆم ئەوانە با بڵێن گۆمی مەنگی شڵەقانوە بە تایبەتی لە دەوروبەرمان کەواتە دەبێت ئەم پامەش لەمە وەرگرینەوە کە بەجددی ئەبێ ینی عاقلانەتر ئیش بۆ ئەمە بکرێ و هەروەها با بڵێن شەپرزەی کورد یا پەلەپەلی کورد نەکاتە ئەوەی کە دۆخێکمان بۆ دروستکە دوجار دڵنیایی نەدا با بڵێن بە دراوسەکانمان بە هێزەکانی تر بەوانەی دەوروبەرمان کاتێککە مەسەلم کە ئەم پرسەن زۆر نزیگە بێتەوە زۆر بەجددی دژایەتی بکرێ و هەروەها با بڵێن دۆخەکە لە بین بچێ قسەکەم لەسەر ئەوەیە ینی ئەم پامەشی تایە کە سیاسەکانی ئێمە گوێ بگرن و بزانن لە دەروی خۆیان بە چ شێوەیەک ئەم کاردانەوەی دروست کردووە. پێم وایە سیاسەکان ئەم حقیقەتیان زانیوە بەس بۆ چاوپۆشیان لێکرد نازانم و هەر ئەم ترسەشە کە بەشێک لەلایەنە سیاسەکانی کوردستان لە ناویانە کۆمەڵی ئیسلامی کاتێک کە تێبینی هەیە تێبینی لەسەر ڕیفراندۆم و ئەوە نییە کە باوەڕی نەبێ بە پرسی سەر بەخۆی باوەڕی نەبێ بە دەوڵەتی کوردی بەڵکو پێی وایە دەبێ ئەمە زەمینە سازی لە باری بۆ بکرێت چ لە ناو خۆی هەرێمی کوردستان چ لە ناو عێراق چ لە دەوروبەر عێراق ناکرێ ئێمە چاوەڕێ ئێوە بکەین دەوڵەتان پشتگیری و پشتیوانیمان بکەن پەنابەرینە بەر دەوڵەتانی ئەوروپی بەڵام هێشتا لە ناو خۆی هەرێمی کوردستانە لە ناو عێراقا کە ئەم پرسە کاتێک سەردەگرێت دەوڵەتی عێراقی ڕازی بێ و ڕەزامەندی لەسەر دەرببڕێ و ناکرێشە دەوڵەتانی دراوسێ گفتوگویان لەگەڵا نەکرابێ و زەمینە سازی نەکرابێ ئێمە پێش هەر هەنگاوێک دەبوو نیەتپاکی خۆمان بەلای کەمی بۆ دەوڵەتانی عەرەبی بەیانکەین بۆ ئەوەی بە ئیسرائیلی دووەممان نەشوبێنن بۆچی کارێ نەکەین کە ئەوان پێناسەی فەڵەستینی دووەممان بۆ بکەن مەگەر ئەو ستەمەی کە بەسەر کووردا هاتووە کەمتر لەو ستەمێک کە بەسەر فەڵەستینە هاتووە خۆ ئەگەر فەڵەستینیەکان دەوڵەتی جوولەکە ستەمیان لێ بکە خۆ ئێمە هاو ئاینی خۆمان هاو نیشتمانی خۆمان ستەمان لێ دەکا بۆیە گرنگە و گرنگ بوو بە تایبەتی لە دوای ڕوخانی ڕژێم سیاسەکانی هەرێمی کوردستان بە باشترین شێوە نیەتپاکی خۆیان بۆ عەرەبەکان بەیان کردایە خۆ ناڵێم ئەمە هەموو تاوانەکە ناخەمە سەر کوردەکان چونکە گومانی تیانە ئێمەی کورد ساڵهای ساڵە هەوڵ دەدەین بەلای کەمی ئەگەر لە ناو عێراقا شەریک بین بەڵام کاتێک کە شاراکەتت قبول ناکە فعلاً کوردیش دەیەوێت لەسەر خاک و وڵاتی خۆی سەر بەخواانە بژی بەلای کەمی ئەگەر نەیتوانی برابێ لە عێراقا با دراوسەیەکی باش بین بەڵام من پێم وایە فعلاً سەرکردایەتی سیاسی کورد نەیتوانیوە ئەو زەمینە سازیە بکات بەلای کەمی کارێک بکات کە دراوسەکانمان و دەوروبەرمان ئایندەی کورد و دەوڵەتی کوردی بە ترسی بۆ سەر خۆیان دانەنێن بێگومان چەندێک سیاسیەکانی کورد بیل لەوە دەکەنەوە کە پێویستە لەگەڵ ئەمریکا و ئەوروپا پەیوەندیان باش بێ و پەیوەندی دیبلۆماسییان باش بێ دەبوو لەگەڵ جیهانی عەرەبا و لەگەڵ دەوروبەرمانە باش بێ بەڵام دیارە بەداخەوە ئەو گرنگی بە ئەوانیان داوە لەوانەیە کەمترین گرنگیان بە دەوروبەر دابێ. بەڵێ کاک حاجی ببوورە دەمەوە سەرنجی بینەران و بیسەران ڕاکێشم بۆ بەشێک لە وتارەکەی بەڕێزت کە لە کۆنفرانسی رادیۆ تەلەڤیزیۆنی ئیسلامیەکان لە شاری مەشهەد پێشکەشت کردووە دواتر درێژە بە گفتوگۆکاتی. نبقى الآن مع كلمة الأستاذ فاروق علي مدير قناة البيان في كردستان فليتفضل مشكورا مأجورا ونتمنى منه الالتزام أيضا بالوقت إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. شكرا لأمانة العام على سماحه لنا لإلقاء الكلمة. إخواني الأعزاء أخواتي الكرام، أولا أنا أستطيع أن ألقي كلمتي إلى حضراتكم باللغة العربية أو الفارسية، ولكن أحببت أن أتكلم باللغة الكردية وذلك ليعلم الجميع بأن الجمعية العامة ليس خصيصا لقومية أو قوميتين معنيين أو لمذهب معين، وإنما للمسلمين جميعا من مشرق الأرض إلى مغاربها، وذلك أحببت أن ألقي إلى حضراتكم كلمتي باللغة الكردية. پێم خۆش بوو منیش بابەتێک لەسەر تایبەتمەندیەکانی کاری میدیایی و هەنگاوە پێویستەکانی جەمعیەی عامی ئیتیحادیەی رادیۆ و تەلەڤیزیۆنە ئیسلامیەکان
قسە بکەم کە لە ئایندەدا پێویستە چی بکات و چۆن ڕوبەڕووی تەحەدیاتە میدیاییەکان ببینەوە. بەڵام بەداخەوە لە محازەرەکانی سەرلەبەیانی ئەمڕۆمانە هەندێک لە بەشداربووان لە کاتی پێشکەشکردنی محازەرەکانیانە باسییان لە هەندێک تەحەدیاتەکان کرد کە ڕوبەڕووی جیهانی ئیسلام و مسلمانان دەبێتەوە بە تایبەتی لە دوای شەڕی داعش. یەکێک لەو ئاماژانە یەکێک لەو تەحەدیاتانە کە باسییان کرد تەحەدیاتی کورد و ئەکراد و کوردەکان بۆیە من بە واجبی سەرشانی خۆم زانی وەک کوردێکی ئامادە بوو بەڕێوەبەری کەناڵێک لە کەناڵەکانی ئەندام لە جەمعیەی عام لە ئیتیحادی ڕادیۆ و تەلەڤیزیۆنە ئیسلامیەکان کە ماوەی 8 ساڵە ئێمە ئەندامین تێیە منیش لەو بارەیەوە قسە بکەم بە تایبەتی بۆ ئەوەی کە ئەوە ڕوون بکەینەوە کە گەلی کورد لە کوردستانی عێراق هەرگیز نایەوێ و نابێتە مەترسی لەسەر جیهانی ئیسلام و بەڵکو کاتی خۆی وە لە ڕابردووە ئاینی پیرۆزی ئیسلامی بە ئارەزومەندانە وەرگرتووە لە ترسی شمشێر مسلمان نەبووە وەک هەر گەلانێکی کە بەڵکو ئارەزومەندانە ئیسلامی قبول کردووە و لە سایەی ئیسلام و بە برایەتی مسلمانان لە جیهانی ئیسلاما دەمێنێتەوە و لێ جیا نابێتەوە. بەڵام دەبێ هەموو لایەک بزانن گەلی کورد وەک هەر گەلێکی کە خوای گەورە لەسەر ئەرزی خۆی دروستی کردووە و تموح و مەبەستی بە هیچ خاکی هیچ گەلێکی کەمیە و ناوێ زۆر مستەم لە هیچ لایەکە، بەڵام دەیەوێ ئەو مافەی کە خوای گەورە بە هەر گەلێکی داوە لەسەر ئەرز و خاکی خۆی ئازادانە و سەربەستانە بژی. دیارە گەلی کوردیش بەبێ ئەوەی کە ستەم لە هیچ لایەکەکە دەیەوێ ئازادانە و سەربەخوانە بڕیار لەسەر ئایندەی خۆی بدات. و گەلی کورد تا ئەو کاتەی گەلانی پابند بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە پابند بوون بە ئاینی پیرۆزی ئیسلامە و لە ژێر سایەی ئاینی پیرۆزی ئیسلامە دەژیان، گەلی کوردیش بیری لەوە نەکردوێتەوە کە ئەویش نەتەوەیەکە و داوای سەربەخۆیی بکە. بەڵام کاتێک کە زانی هەموو نەتەوەکان بە تایبەتی بەلایەنمان لە عەرەب زیاد لە 24 دەوڵەتیان هەیە، گەلانی کەش خاوەنی دەوڵەتی خۆیانن، بەڵکو هەمووشیان ئیسفادیان لە ئاینی پیرۆزی ئیسلام کرد کە بن لە خاوەنی دەوڵەت. پێم وایە گەلی کوردیش ئەو مافەی هەیە و پێم خۆشە برایانی ئامادەبوانیش بزانن گەلی کوردیش وەک هەر گەلێکی کە ئینسانە، مرۆڤە. کیمیابارانکردنی شاری هەڵەبجە لەلایەنی ڕژێمی سەدامەوەی کێکە لەو بەڵگانی کەوا دەیسەلمێنێ کە گەلی کورد چۆن لە بەرامبەری دەوڵەتە ستەمکاریەکانە وەساوەتەوە. بۆ ئێمە جێگەی سەرسوڕمانە بەداخەوە برایانمان بە تایبەتی برایانی عەرەبمان بۆ دەترسن ئەگەر گەلی کورد کیانێکی هەبوو ئیسرائیلی دووەم دەردەچێت، بۆ پێناسەی ناکەن بە فەڵەستینی دووەم. مەگەر لە سەدەکانی ڕابردووە لە کاتی کە ئیسرائیل خاکی ئیسلام و مسلمانانی داگیر کرد، کوردەکان نەبوون شان بە شانی عەرەبەکان لە ساڵانی 60 و 70کانە ڕوبەڕووی هێزی داگیرکەری ئیسرائیل بوونەوە تا ئێستاش جەنازە و لاشە و تەرمی شەهیدەکانمان لە بەرزایەکانی جۆڵان و فەڵەستینە ماونەتەوە. بە درێژایی زیاتر لە 1000 کیلۆمەتر لە خانەقینەوە تا زاخۆ پێشمەرگەکانی گەلی کوردستان ڕوبەڕووی جەماعەتی تیرۆریستی داعش بوونەتەوە. لە ڕوبەڕووی داعشە تا ئێستا زیاد لە 1300 شەهیدمان هەیە، بە سەدەها بریندارمان هەیە، بە دەیەها ئەسیر و گیراومان هەیە، ئەنواع خانەوادەی ئاوارە و دەربەدەرمان هەیە. بۆیە دەبێ بزانن هەموو لایەک گەلی کورد بەشێکە لە مقاومە و هەرگیز لێدا نابڕێ. وەکوتم ئارەزومەندانە ئیسلامی وەرگرتووە و هەرگیز لێدا نابڕێ. ئەوەی کە ئێستا باسی دەکرێت لە باسی ئیستیفتا و ڕیفراندۆم، تەنها مەوزوع لە ئیستیفتا و ڕیفراندۆمە، باسی جیابوونەوەی نەکردووە تا ئەو کاتێکە حەقی خۆی پێ بدرێ و لە عێراقا نەبێتە هاوڵاتی دەرەجە دوو و لە حکوومەتی عێراقا بەشدار بێ. بێگومان
کوردیان نابێتەوە و بە مافی خۆشی دەزانێ وەکو چۆن برایانمان لە عەرەبی سونە لە عەرەبی شیعە لە حکوومەتی عێراقا وجودیان هەیە و دەسەڵاتیان هەیە کوردەکانیش دەسەڵاتیان هەبێ بەڵام ئەگەر ستەمی لێکرا ئەوە پێم وایە هیچ کەسێ ستەم قبوڵ ناکە گەلی کوردیش وەکو وەرگەلێکی کە دەیەوێت لەسەر خاک و ئاوی خۆی بە ئازادانە بژی هیوادارم برایانمان لە عێراقی نوێ ئەو مافەمان پێ بدەن کە ئێمەش بڕیان لەسەر چارەنووسی خۆمان بدەین وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. وعليكم السلام ورحمة الله تعالى وبركاته. بەڵە خۆشەویستان جارێککە سڵاو لە ئێوەی خۆشەویست لەگەڵ بەڕێز حاجی فاروق بەرپرسی میدیای کۆمەڵی ئیسلامی درێژە بە گفتوگۆکەمان دێ. کاک حاجی تۆ لە تەغتیەکردنی وتارەکەی خۆت بە تایبەتی لە ئیعلامی خۆمانە لە ئیعلامی کوردیامە بەسمە تۆ وتارێک یاوە لە شوێنێکی گرنگ و هەروەها کۆمەڵ خەڵک بەئاوا بڵێن ئامادە بوون و هەروەها ئەم وتارە لەم لەحزەیە بێچەکە بێت لە وتارە گرنگەکان بە تایبەتی لەو شوێنێکە ئەو بەئاوا بڵێن ئەو نەتەوە جیاوازە با بڵێن عەرەبی و غێرە عەرەبیانە لەوێ هەیە تۆ وتارێک بە کوردی پێشکەشەکەیەوە ناوەڕۆکەشی بریتیە لە ئەوەی کە با بڵێن پێداگریەکی گەورەیە کە لەسەر ئەوەی کە کورد مافی خۆیەتی مەسەلەن بۆ منە خاچی هەیە با بڵێن هێزی هەیە واقعی هەیە بۆ خۆی ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ببیشی لەوە کردەوە کە سەر بەخۆ بێ ئەوە مافی خۆیەتی و لە سەر خاکێک ئەژی کە جەنابەت لە وتارەکەشە بە فەڵەستینی دووەم ناوێنی واتە وەکو فەڵەستینە ئێرەش بڵێنەوە ج بەدەستی کۆمەڵێک هێز دیسانە چەوسێتەوە. قسەکەم لەسەر ئەوەیە لە تەغتیەکردنی ئەم وتارە ڕازی بووی لە ئیعلامی خۆمانە مەبەستم لە ئیعلامی کوردیە. طبعا ئەوەی کە کردومانە وەکو ئەرکی سەرشانی خۆمان کردومان لە بەرامبەری وا نەما کردووە کە خەڵکێک کەسانێک سوپاسمان بکەن و پێزانینێکیان هەبێ بەڵام کاتێک کە هەست دەکەی شتێکی باشت کردووە لەلایەنی دەوروبەرەکەتەوە سوپاست دەکرێی دەبێتە جێگەی خۆشحاڵی وەکو چۆن ئەگەر بۆ نمونە لە حاڵەتێکی وا موقیفان نەبوایە یان ڕەدێکی زعیفمان ببوایە تووشی سەرزەنش دەکراین چاوەڕوانیمان دەکرد سەرزەنش بکرین کاتێک کە موقیفێکی باش دەنووری چاوەڕێنی ئەوە دەکەی کە فعلەن فلاشباکێکی باشی هەبێ بەوەی کە خوێندنەوەیکی باش بۆ موقیف هەڵوێستەکە کراوە. لەوانەیە بەهۆی مەشغەڵەتمەوە لە ڕووی میدیا فەرمیەکانی تەلەڤیزیۆنەوە زۆر ئاگام لێ نەبوو بێ چونکە تا من تا دوای سێ ڕۆژ ئاگام نەبوو لە تەلەڤیزیۆن و میدیا بەڵام ئەوەی کە لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیا بینیم ئیقبالێکی باش بوو موقیفەکەیان باش هەڵسەنگاند بوو. من لێرەوە سوپاسی یەکیانەکەم کە لە بەرپرسانی حیزبی و حکومی تا ئاسی سەرۆکایەتی هەرێم کە پەیوەندیان کردو دەستخۆشیان کردو من لێرەوە سوپاسیانەکەم و پێزانینم هەیە لەگەڵەوەی کارکی سەرشانی خۆم جێبەجێ کردووەکو تاکێکی کورد بەڵام پشتگیری و پشتیوانیەکە بۆ من گرنگی خۆیە بوو. دەتوانم بڵێم لە ئاست ئەو ناجێگیرە سیاسی کە ئێستا لە ناو هێزە سیاسیەکانە لە هەرێمی کوردستان هەیە تا ئەندازەیەکی زۆر من بەدەنگەوە هاتنێکی باش بۆ بابەتەکەی من و پشتگیری و سوپاسنامەیەکی باش بۆ من هاتبوو. زۆر باشە جێگەی پێزانی هەچەنە ئێمە بەشێک لە وتارەکەمان گوێ لێ بوو کەوەکو باڵێ وەکو ناوبەڕ وەرمانگرت بەڵام ئەگەر بچینە سەر ئەوەی کە ناوەڕۆکی گشتی ئەم وتارەی جەنابەت هەڵگری چی بوو وەروە هات جەختی لە چی ئەکردەوە. من سەرەتا دەمەوێت شتێک ئاماژە پێ بکەم تەبەن پاشەوەی کە بابەتێک بڵا بوویەوە لە پێگەیەکە کە باز لەوە دەکا کە نووسەرێکی عێراقی نووسی بووی ناوی مهند ئەساعیدی لەژێر ناونیشانی ئەحفاد العێراق ئەکراد العێراق ئەحفاد الجن ظلمهم الإنسان ئەمە وتارێکی زۆر بێڕێزی تیا بوو و ئێمەی نیگەران کردبوو تا ئەندازەیەک دەتوانم بڵێم وەکو مریشی سەر بەڕاومان لێ هاتبوو بۆ ئەوە ناچار من نامەیەکم نووسی کە وێنەیەکیم لایە بینەران دەتوانن ببینن داوام کرد لە ئەمیندارێتی ئیتحادی رادیۆ تەلەڤیزیۆنی ئیسلامیەکان ڕێگە بەوە نەدا کە لە مؤتەمەرێکی ڕسمی ئاوا بێڕێزی سوکایەتی بکرێ دەبێ ڕێگە کارێ بکەن هاوسەنگی مؤتەمەرەکە بپارێزن بۆیە لە بەرامبەری ئەم جۆرە ڕدانە هێرشکردنەوە لە بەرامبەری ئەم جۆرە وتارانە من داوای وتار دەکەم داوا دەکەم کە ئەو مەقالە لەو پێگە فەرمیە لا ببرێ دیارە ئەوان بە فەرمی ئەوی شەروێنەکەی هەیە هەم داوای لێبوردنیان کرد هەم بابەتەکەیان لابر لە واتەس لە گروپێکی واتەسەپا بڵاویان کرد بوویەوە
داوای لێبوردنیان کردو و داواشیان کردو کە ئەم ئیتیحادیە و ئەم یەکێتی ڕادیۆ تەلەڤیزیۆن ئیسلامیانە جێگەی هەنێ بابەتی سیاسی ئەوانیتیانە بێتەوە ڕێگەی پێنادرێ و داوای لێبوردنەکەین لەسەر بابەتێکی ئاوا کە بڵاو بۆتەوە. پاشتانیشکە ئیسرارمان کرد لە پاژنیوەڕۆ ئیلا دەبێ وتارمان هەبێ وتارەکەیش پێشتر ئامادەم کردبوو لە چەند خاڵێکا چونکە وەڵامی هەموو ئەو بابەتانم دابوویەوە کە لە چ لە وتاری نووسراوەکە چ لە سەر مەنەسەیان بەشداربووان ئاماژەیان پێکردبوو بە خاڵ وەڵامان دابوونەوە. زۆربەی بابەتەکانە من پەیوەست بوو بەو وەڵامی ئەو بابەتانی کە ئەوان کوردیان پێتاوانبار دەکرد بەوەی کە یەکێکیان داوای دەکرد کە ڕێگە نەدەین کورد ببێتە ئیسرائیلی دووەم من لەوە وەڵام دایەوە کە کورد فەڵەستینی دووەم و نەک ئیسرائیلی دووەم. یەکیان باسیەوەی کرد کە دەبێ کورد ببێتە بەشێک لە مقاومە من وەڵامم دانەوە کە کورد بەشێک بووە لە مقاومە و بەم بەشێک لە مقاومەیەتی دەمێنێتەوە ئۆتانی بە درێژایی 1000 کیلۆمەتر زیاد ڕوبەڕووی داعش بووەتەوە و زیاد لە 1000 شەهیدمان هەیە ئەوەنە بریندارمان هەیە دەیەها ئەسیرمان هەیە. ئەمانە هەموو مووقیفێکی گەورن کە کوردنوان دێتی ئەوان پێیان وابوو کە دەبێ بە حەزەرەوە تەعامل لەگەڵ کوردا بکەن چونکە دەترسن ئایندە بۆیان بێتە زەرەر وتم کورد ئەهلی خیانەت نییە و خیانەت ناکە بەڵکو ئێوە ئاگاتان لە هەندێک لە دەوڵەتانی عەرەبی بێ کە خیانەتان لێ بکەن و ئەهلی خیانەت بن. کۆمەڵی خاڵ بوون کە دەتوانم بڵێم هەمووی نێتپاکی کورد و ئایندەی کورد و ئەو مەزڵومیەتە و ئەو ستەمانەی کە بە درێژایی مێژووە بەسەر کوردە هاتبوون کە من لە وتارەکەمان باسم کردووە کیمیایی بارانی هەڵابجاوە هیچ شوێنێک لە لای دەوڵەتەکەی خۆ وتومە کە کیمیایی بەسەرا نەکراوە بەڵام کوردەکان و بە تایبەتی شاری هەڵابجا کیمیایی باران کراون. بۆیە دەتوانم بڵێم ئەوەی کەمە بەستم بوو بۆ خۆم وەڵامی بدەمەوە و ئامادەبووان گوێیان لێبێ لە بەرامبەری ئەو تەشیر و ناو ڕزڕاندنا من لە وتارەکەمە سوپاس بۆ خۆی گەورە خۆی گەورە موفەقی کردم کە سەرکەوتوانە وەڵامێکم هەبێ بۆیان. بەس کاک حاجی بەجددی ینی ئەم برا عەرەبانەی کە ئێمە لەگەڵانە ژین ئەم برا عەرەبە دڵناسکانە هەنی بۆ تەسەورەکەن کە ئێمە ئەگەر ئەمە مافێکی خۆمانە کە بریتە لەوەی کە ئەمە مادام لەسەر ئەم خاکاژین مادام زمانی تایبەت بە خۆمانەیە مادام خاکی تایبەت بە خۆمان هەیە خۆ ئێمە بە دیفاکتۆ بە واقع ئێمە ئێستا بە جۆرە لە جۆرەکان سربەخۆیمان هەیە بۆچی تەسەوری ئەوەکەن کە ئێمە بێ بچین لیان بپاڕێنەوە بێ زەحمەت ئێوە سربەخۆیمان بدەنێ ئێوە نازانم بمانکەم بە سەحەبی دەوڵەت بۆ ئەمە مافی خۆمان نەبێ. ئەوان مشکلەکە لەوای هێشتا لە جەهلا دەژین وا دەزانن خلافەتی ئیسلامی هەرماوە و کوردەکان یەکەم کەسن داوای سربەخۆی و جیابوونەوە دەکەن لەو خلافەتە ئیسلامیە لە بیریان دەچێتەوە کە ئەوانن زیاد لە 24 دەوڵەتیان لەسەر خاک و ئەرزی خلافەتی ئیسلامی هەیە و کورد ئەخیر کەسە کە داواکاریەکەیشی پاش ئەو بێئومێدیەیە پاش ئەو زۆر مستەمەیە کە لەلایەنی ئەوانەوە لی دەکرێت و ناچارە خۆی بە ناچار دەزانێت کە ئەویش داوا بکە بەڵام دەبینی جەهلەکەی ئەوان وایە هێشتا ئەوان کورد تاوانبار دەکەن کە دەیەوێت ئەرزی ئیسلام و خاکی ئیسلام لەژێر ناو و پرسیینەتەوەیەتیادا بەش. زۆر باشە کاک حاجی لەوانەیە ئێستا بینەرێک پرسیار بکە بڵێ کە ئەم ئیتیحادی ئەم جۆرە کەسانەی تایە یاخود با بڵێن ئەم جۆرە تەسەوڕەی تایە گرنگی و باخی ئێوە ینی بۆ بەشداریکردن لەم جۆرە یەکێتیە چییە؟ من یەکێک لە گرنگی و باخەکانەوەتانێک کاتێک کە تۆ غیابت هەبوو لەم بابەتانە تۆ بە حزور و غیاب لە حزور تا لەوانەیە کەمتر هێرش بکرێت کە تۆ هەیت بەڵام کاتێک کە غیابت هەیە زۆرترین هێرش دەکرێت و کەسێک نییە وەڵامی باتەوە و ئەو کەسێک کە هێرش دەکات چەپڵە بۆ ئەوە لێ دەدرێت بەڵام کاتێک کە تۆ ڕاشکاوانە هەڵدەسی قسەی خۆت دەکەی و قسەکانی ئەوان دەخێتە ژێر پرسیارەوە ئەو کاتە وجودی تۆ فەرز دەبێ بوونت ضرورە لەوێ بۆیە من پێم وایە کورد و هەر جۆرە مەحفەل و هەر جۆرە تەشکیلەیەک لەم جۆرە تەشکیلانە کاتێک دەکرێت کورد گەر بتوانێت حزوری تیا هەبێ و عاقلانە وجودی خۆی بسەلمێنێ من پێم وایە حزوری واجب دەبێ نەک پرسیار بخرێت لەسەر وجودی ئایا پێویستەکە لەوێ بیان لەوێ نەبی. با پرسیارێکی تۆزێک شەخصی بکەم کوردبوون بۆ تۆیەکی ئیسلامی کە تۆ ئەوازانی کە مەکانەتی تۆ لە ڕاگەاندنایە و ئیشی تۆ کاری ڕاگەاندنە بەڵام ئەگەر سیری سەر سەکۆکەمان کرد لە کاتی پێشکەشکردنی وتارەکە تا حماسەتێکی زۆر گرت بوویتی و هەسمانە کرد کە ینی ئازارێک بە سروشتی کوردبوونت گەشت بێ قسەکەم لەسەرەوەیە ینی بە ئاوا بڵێن ئەمە هەر تەسەوری ئێمە بوو کە
وا تەسەوەرکەین کە تۆ تووشی کاردانەوە بووی و حماسەتێک بە قسەتەوە دیارە و هەروەها هەست کردووە کە کوردبوون لەوێت جگەلەوەی کە باەخێکی گەورەی بۆ تۆ هەیە کەچی سەیرەکەی شکۆی کوردبوونەشکێ ئەمە هەر تەسەوەری ئێمەیە کە لە بەردەمی تەلەڤیزۆنا دانیشتوین و تۆ ئەبینین یاخود بزە بە تۆ ئازارت پێگەشت بوو هەر ئەو پەروەردگارەی ئاینی پیرۆزی ئیسلامی لەسەر من فەرز کردووە کە دەبێ مسلمان بم و عیبادەت و پەرستش ئەنجام بدەم هەر ئەو پەروەردگایە منی بە کورد خەڵق کردووە لەسەر زەمینێک کە ناوی کوردستانە بۆیە سۆزی نەتەوایەتیم خۆشەویستیم بۆ نیشتمانەکەم بە جیاوازی لە دینەکەم نازانم پێم وانی ئەگەر نیشتمانم خۆشویست سۆزم هەبوو بەرامبەر نەتەوەکەم ئیتر لەگەڵ دینەکەما یەک ناگرێتەوە پێم وایە دوو دیوی یەک دراون بۆیە بە بەشێکم لە دینەکەم زانی مەوقیفم هەبێ و پێم وابوو تێنەگەیشتنە لە دینەگەر پێم وا بێدەنگ بم بێگومان لەگەڵەوەی کە من تازە نەشتەرگەریم کردبوو بۆ دڵم خراپ بوو بەڵام وەکو مریشی سەر بەڕاوم لێ هاتبوو باوەڕەکەی نەنیوەڕۆکەی نانم خوارد یعنی ئارامم لێ هەڵگیرا بوو ئەوە ناڕەحات کرابووم بۆ خۆشم تەسەورم نەدەکرد کە لە پرسێکی وا ئەوەندە ناڕەحات ببم بەڵام بێگومان ناڕەحاتێکم گەشت بووە ئاسێک ئەگەر ڕێگەیان پێم نەدایە لەوانەیە نەمتوانی باە لە خۆم ڕازی بم ینی لە خۆم خۆش ببم بەڵام بێگومان کاتێککە وتارەکەمدا ئەو کاتە بە هاوکاران و برایانەموت ئێستا دەتوانم ئاسوودەم ئێستا دەتوانم بڵێم ئاماژی خۆم پێکاوە دەزانم تازە لە دایک بوومەتەوە کەواتە کاک حاجی تەسەوری ئەوە کرێ ڕاستە ئێمە لە ناوخۆیە لەسەر پرسی مەسەلە نەتەوایەتەکان و پرسە چارە نووسازەکان و پرسی ڕێفراندۆمیش تەنانەت ڕاستە لەوانەیە لەسەر ئالێت و میکانیزمەکانی خلافمان هەبێەوە تەسەور بکرێ کە مەسەلەن بۆ نمونە ئێمە پێمان بەوا بێ بە ئاوا بڵێن هێشتا درەنگە ئەو پێی وابێ زووە ئەو پێی وابێ ئەم ئالێتە باشە ئەو پێی وابێ ئەم میکانیزمە باشە ڕەنگە خلافێکی بە ئاوا بڵێن لۆکاڵی لەسەر ئاسی ناوخۆیی هەبێ بەڵام لە دەروی خۆمان دەشی هەمومان بە یەک ئاڕاستە یاخود یا با بڵێن بە یەک ئاست داکۆچی لە کوردبوون و لە پرسەنەتەوەی و هەروە تەنانەت لە دەوڵەتی کوردیش بکەین ئەمە نەک هێزێک بتوانێت بێ بە خاوەنی و مزایدەی بکە و هەروە بڵێ بن بە تەنیا خاوەنی بۆ تا جەنابێت بەو تەندروستیە ناجێگیرەوە وتارە پێشکەشەکەی لەو شوێنەیە کە وەکو وتمان ئێمە بینیمان کە چەندێک ینی تەنانەت لە دەربڕینی وشەکانیشە چ ناڕەحەتێک هاتە دەرەوە کەواتە ئێمە واز لەوە بێنە لێرە لە ئاسە لۆکاڵیەکە ئێمە ئەم خلافە بۆ باشکردنی بە ئاوا بڵێن دۆخەکە واروەها بۆ ئەنجامێکی دروستتر ڕەنگە خلافمانە بێ بەڵام لە دەروی خۆمان هەمومان بە یەک ئاست دیفاع لەم بۆ چووناکەین طبعا هەر ئەوەیە کە جەنابەت دێڵی ئێمە کە تێبینیمان هەیە لەسەر میکانیزمەکە وە نەبێ پێمان وابێ زووە پێمان وابێ هێشتا درەنگە بۆ ئەمە بەڵام پێویست خۆزگایە زەمینە سازیەکی لەباری وای بۆ بکرایە لە ناوخۆشە هەمومان بەو دەنگە زوڵاڵ و بەرزە هاوارمان بۆ بکردبایە بەداخەوە ئەو زەمینە سازی لەباری بۆ نەکراوە و پێشم وایە هێشتا درەنگ نییە هێشتا درەنگ نییە برادرانی پارتی دیموکرات بە تایبەتی بەڕێز کاک مەسعود بارزانی دەتوانێت کارێک بکە ئەو زەمینە لەبارە بڕەخسێنێ کە هەمومان لەو دیدگاوە لە خەمی ئایندەی کورداوە بەدەم بانگەشی ڕفراندۆم و سەربەخۆی وەبڕین پێم وانە لە سەرتاسەری گیانە کوردێک لە هەر شوێنێکە بێ ئاواتی پرسی سەربەخۆی نەبێ هیچ کەسێک نییە لە هەر وڵاتێکە لە هەر زمانێک لە هەر نەتەوەیەک پێی خۆش نەبێ نەتەوەکەی ئازاد نەبێ خاوەنی دەوڵەتی سەربەخۆی خۆی نەبێ ئێمەش بە هەمان شێوە کە دەوڵەتێکی ستەم لێکراوین بەڵام پێویستمان بە زەمینە سازی لەباری وا هەیە بۆ ئەوەی کە هەموو گەلی کورد خاوەنی ئەم پرسە بێ و پێویستیمان بە زەمینە سازیەکی وایە کە هەمومان شانازی بە کوردبوونی خۆمانەوە بکەین بەڵام کاتی ئەم زەمینە سازیە نەڕەخساوە بۆیە دەبینین ئەوەندەی کە لە دەرەوە تەشویقمان هەیە بۆی کاتێک کە هەست بە وستەمە دەکەین لە ناوەوە کاتێککە دەبینین ناجێگیریەکی سیاسی هەیە نادادپەروەریەک هەیە ئەو تەشویق و خۆشحاڵیە نییە زۆر بە کورتی ئەگەر لە دەرەوە سەیری ئەم وێنەی ناوەکەی مەبسەن لە دەرەوەی هەرێمی کوردستان تەسەوری ئەوەکەی
کە ئێمە بێ یەک گرتووتر بین ینی هەمومان بەرەو یەک ئامانجی دیاری کرا و ئەو پرسەدانەی کە پەیوەندی بە چارەنووسی هەمومانەوەیە ڕووی لە ئایندەیە ئەو وێنەیە دیارەکە بێ هەمومان دەستە جەمعی بیر لەمە بکەینەوە هەمومان بەرەو ئامانجە بچین چونکە ئەگەر لێمان تێک چوو تەنها لە یەک هێزی سیاسی یاخود با بڵێن لێک با بڵێن واقعی دیاری کرا و تێک ناچێت بەڵکو لە هەمومان تێگەچێت بە کورتی هەر ئەو وتارەی کە بەڕێز بارزانی لە دەرەوە لە پەرلەمانی ئەوروپا پێشکەشی کرد ئەگەر هەموو هێزە کوردستانیەکان هێزە کوردیەکان تەبا بوونایە زەمینە سازی لەبار بکرای من پێم وابوو وتارەکەی کاریگەری باشتری دەبوو و ئەو جۆرە وتارەی نەدەدا کە لێرە تێبینی دروست بکات بۆی من وا دەزانم زەمینە سازی لەبار بکرێ دەنگمان زوڵالتر دەبێ کاریگەریمان باشتر دەبێ و ڕوبەڕی ڕەخنەی ناوخۆی و دەرەکی نابینەوە بە ئەو ئەنازەیە کە ئێستا هەمانە چونکە پێمان دەڵێن کاکە تۆ لە ناوخۆتا هێشتا ناوخۆی خۆت تەواو نییە باسی چی دەکەی پەرلەمانەکەی خۆت پەکخراوە تۆ باسی چی دەکەی تۆ دەی لە پەرلەمانەکەی من باسی سەربەخۆی خۆت دەکەی بەس پەرلەمانەکەی خۆت پەکی خراوە بۆی وا دەزانم ئەو کاتێک کە تەبابین کاریگەریمان زیاتر دەبێت بەڵام کاتێک کە ئێستا تەبایی سیاسی نییە بێگومان گوتارەکانیشمان کاریگەریەکی ئەو تۆی نابێت زۆر بەڕێز حاجی فاروق عەلی بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ سپاس بەوەی کە ڕێگەتدا ئەم چاوپێکەوتنە لەگەڵ بەڕێزت بکەین جارێککە سپاس دەکەین بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم گفتوگۆیەشمان تاکو چاوپێکەوتنێکی دیکەم و تا بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ